واتە جەنگەکە لەکوێ و چۆن کۆتایی پێێنرێ. ئێستا هاتنی پیاوێکی بەهێز تا ڕادەیەک شکستی خواردووە کە ئەمریکا چاوی لەسەر بووە. کوڕی با بڵێن خامنەیی کوڕ ئەو ڕۆڵە ناگێڕێ بۆ ئەمریکا و ئیسرائیل. ئەگەر ئەو ڕۆڵە بژێڕێ ڕەنگە وەکو مەحەممەد بن سلمانێکی فارسی بە چاپێکی فارسی دەرکەوێ، یاخود زیاتر ئیشەکە نزیکە بێتەوە لە ناو پشێوی و شەڕی ناوخۆی ئێرانە، ڕەنگە ئەحمەد شەرعێک بەرهەم بهێنرێ بۆ ئێرانی داهاتوو. بەڵام بمانێ و نەمانەوێ ناتوانی تۆ لە ئێرانێکی پشێ و کە بەرەو ڕوخاندی دەوڵەتمەداریە چێ بە دڵنیاییەوە بە چیرۆکی شەڕی ناوخۆیان تێپەڕە بێ. ئەو جەمپە ئاسان نییە بازی بەسەرابێ. کارتی کوردی، کارتی بلووس، هاوسنووری پاکستانە، تورکە ئازەرەکان پشتیان بە ئازەربایجانەوەیە. لە کۆتاییە تورکیا خۆی تەماحی هەیە لە دەستێوەردان لە ناوچەکە. ئەوەی کە هەیە ئێستا شەڕی ئێران نییە، ئێرانی تیان نییە بە تەواوی. ئێستا ئەوەی کە ئایانوت ئەم شتە پەرە ئەچێنێ، ئێستا بووە بە ناوچەیی. یعنی شەڕەکە لە عێراقە، لە لوبنانە بە شێوەیەکی خەت حوسی جارێ وات تەماشایەتوانی بکەین حوسیەکان میوت کراون، نازانی ئایا بەشدارە بنیانە، جارێ میوتە. بەڵام بە دڵنیاییەوە هی عێراقیش ئەگەری پەرەچەندنی هەیە، کەواتە تۆ لە بەردەم شەڕێکی کراوای لە ناوچەکەیە.